ڕۆڵی ژنان و بەشداریکردنی ژنان لە سەر جەملەکایەکاندا هەڵبەتە دوو بۆچوونی جیاواز لەسەری هەیە. بۆچوونێکیان ئەوەیە کە دەڵێن لە ماوەی ڕابردووە تا ئێستا ژنان بەرەو پێشچوونی باشیان بەخۆی و بینیوە لەسەر جەملە کایەکاندا و بەتایبەت لە کای سیاسی ئەڵێ حیزبی وەرگرتنی پۆستە باڵاکان لەسەر ئاستی فەرمانگەکانیشدا. بەڵام بۆچوونێکی تریش هەیە کە دەڵێن نەخێر ئەوەندە کۆست بوو تەگەرە و ڕێگریەکان هەیە لە بەردەم خانماندا و لە بەردەم ژناندا نەیانتوانیوە وەکو پێویست هەنگاوی باش بنێن کە شان بە شانی پیاوان بتوانن لەسەر جەملەکایەکاندا ڕۆڵی خۆیان بگێڕن. ئەنجا ئەمە ئەمڕۆ باز لە ڕۆڵی ژنان دەکەین لە بواری بازرگانی و لە کاری بازرگانیدا. هەڵبەتە هەتا ئێستا ئەو خانمە بازرگانانە کەمن بە بەراورد بە پیاوان، ڕێژەکە زۆر کەمترە بە بەراورد بە پیاوان. ئایا هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوانێ؟ ئەو کۆسپوتەگەرە و ڕێگریانە چین لە بەردەم خانماندا کە نەیانتوانیوە وەکو پیاوان یاخود بەو ڕێژەی پیاوان و شان بەشانی پیاوان کاری بازرگانی ئەنجام بدەن. جا ئەمڕۆ ئەمانەیە بەوردی لەسەر بابەتە گفتوگۆ بکەین لەگەڵ خانمە بازرگان هاوناس جاف کە بەڕێزیان بەڕێوەبەری کەرکووک مۆڵن و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کەرکووک و لەگەڵ ئێمەدا ئامادەیە. خاتو هاوناس سڵاوت لێبێت و بەیانیت باش. سپاس بۆ ئامادەبوون و سپاس بۆ ئەم دەرفەتە. پێشێک کە بچینە سەر کاری بازرگانی لای خانمان و لای ژنان بە شێوەیەکی گشتی دەمێت لە شاری کەرکووکەوە دەست پێ بکەین کە ئایا بازرگانیکردن لە نێو خانماندا لە شاری کەرکووک ئێستا لە چه خۆناغێکدایە و لە چه ئاستێکدایە و هیچ ڕێگریەک هەیە یاخود ئەو ڕێگریانی کە لە بەردەم خانمانان لەو شارەدا و لەو پارێزگادا ڕێگریەکان چین بۆ خانمێکی بازرگان؟ سڵاوت لێبێت خات و چنەوەربیانی تۆ و بەنێرانی شاشەی گەلی کوردستان و هەموو کوردستان باش بێت. سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ ئەم دەرفەتە. هەڵبەت باسی بازرگانی و لایەنی سیاسیت کرد لە جیاوازی لە نێوان ئافرەت و پیاودا. هەڵبەت ئەمە جیاوازیەکی ئێجگار زۆر دەبینرێت. هەرچەندە ئێمە وڵاتێکی خۆمان بە وڵاتێکی دیموکراتی و پێشکەوتوو ئەناسێنین، بەڵام تاوەکو ئێستا جیاوازیەکی زۆر لە بەشی جێندەری هەیە لە نێوان ژن و پیاودا، هەم لە ڕووی سیاسیەوە و هەم لە ڕووی بازرگانی و تاوەکو ئێستا بازرگانان و سیاسیەکانی ئێمە ئەو متمانەیان بە ئافرەت بە ژن نییە کە لە کایەکان بهێننە پێشەوە. هەڵبەت من زیاتر فۆکەسەکەمە سەر شاری کەرکووک کە لێرە زۆر جیاوازترە، کەشوهەوای ئەم شارە زۆر جیاوازترە بە تایبەت بۆ ئافرەت. من وەکو ئافرەتێک کە دەرئەچمە دەرەوە دەستم کردو بە کاری بازرگانی و بەڕێوە بردم، بۆ من چوار ئەوەنە قورستر ئەبێ وەکو ئەوەی لە شارێکی کوردستانە و کارە بکەم بەداخەوە تاوکو لە کوردستان بڕۆیتە خوارەوە خراپتریشە بێت. بەڵێ قورسەکان چین خاتو هاوناس بۆ من قورسترە یان ئەڵێ ئەگەر بۆ خانمێک جارێ بێ بۆ من چوار جارە، چوار جارەکە بۆ تۆ لە چیدایە؟ لە شارێکی پڕ لە کێشە و ململانەیە ئەتوانم بڵێم وڵاتەکەی ئێمە کەشێکی گونجاو و لەبار نییە، بە تایبەت ئەم شارە شارێکی پڕ لە کێشە و مشکیلە و ئەم شتانە، ینی بە تایبەت بۆ ئافرەتیش زۆر زۆر زەحمەتترە. لێرە کەشوهەوای ئێرە زۆر جیاوازە، ئافرەتەکان زۆرتر لە ماڵەوە ئەمێننەوە یاخود ئەو پیشانە هەڵە بژێرن کە حکومین یاخود پزیشکین زۆر کەمتر لە کاروباری سیاسی و بازرگانی نزیک ئەبنەوە. هەڵبەت من لە کەرکووک تاوەکو ئێستا هیچ کەسێکم نەبینیوانێ لە هەموو بوارەکانە بێتە پێشەوە، زۆر کارێکی زەحمەت بووە. لەگەڵ ئەوەشە هیچ پاڵپشتیەکی پارێزگار یاخود لایەنە سیاسیەکان یاخود پاڵپشتی حکوومەتت لە پشت نییە وەکو خانمێکی بازرگان کە تۆ سیف بی لە ڕووی زۆر کات لە ڕووی هەڕەشەکردنەوە، لە ڕووی داواکردنی پارەوە ڕوبەڕووی ئەم جۆرە شتانە ئەبینەوە بەداخەوە. بۆیە لێرە فۆکس ئەەکەمە سەر لایەنە سیاسیەکان کە بە هیچ شێوازێک پشتگیری ناکەن ئافرەتێک لە ڕووی حیزبەکەیانەوە دەرکەوێت بۆ بەرەو بازرگان بوونیش. بەڵێ لە شاری کەرکووک چەند خانمە بازرگان هەیە خات و هاوناس؟ هەتا ئێستا ناکرێ بڵێم نییە، بەڵام تاوکو ئێستا من کەسم نییە نەبینیوە. بەڵێ کەواتە دەتوانین بڵێن کە جەنابتان تاکە خانمن کە کاری بازرگانی دەکەن لەو شارەدا؟ زۆر کۆسپ و ڕێگریم زۆر بەسەر هاتووە، نەک تەنیا لەلایەن پیاوانەوە بگرە لەلایەن ژنانیشەوە. هەندێک ژن هەیە کە لە هەندێک شوێن کار ئەکەن، پێویستە ئەو کۆسپانە جیاکەینەوە، ینی ئافرەت
پاڵپشتی ئافرەت بکە ئافرەت لە کێبڕکێ نییە لەگەڵ ئافرەتێکی تردا ئەگەر من ئافرەتێکی لە خۆم باشتر زیرەکتر لێ هاتووتر ببینم نابێ لێی بم ئەبێ بگرە بە پێچەوانەوە پاڵپشتی بکەم سەپۆرتی بکەم تاوەکو ناوی ئافرەت بەرزەوەکەم ئیتر ئەم پیاو سالاریە بۆستێ ئێمە زۆر ئافرەتمانەیە پیاو سالارە ئێستاش پشگیری پیاو ئەکا و پێی ناخۆش ئافرەتێکی بازرگان ببینێ یاخود سیاسی یاخود سەرکەوتوو ببینێ باشە خات و هەناز ئێستا جەنابتان وەکو بەڕێوەبەری مۆڵێکی گەورە لە شاری کەرکووک ژن بوون چ گرفتێکی بۆ دروست کردووی هەڵبەت خۆشبەختانە لەنەو ئەو مۆڵەیە مۆڵێکی زۆر گەورەیە نزیکی 2000 هەلی کارمان ڕەخسانووە ئەوە زۆربەی هەلی کارەکانیش ئافرەتن ژنن کچن ئەوە زۆر جێ خۆشحاڵە ینی من زیاتر ئەو هەلم بۆ ئافرەت ڕەخسانەوە تاوەکو لە ماڵەکانیان بیانێنمە دەرەوە ئەگەر کاری زۆر گەورەش نەکەن کارێک نەکەن کە دەرکەون لانی کەم لە ماڵەکانیان بێنە دەرە ئەوە بۆ من هەر باشە بەڵام ئەو کۆسپانێ ئەبێتەوە کە هەوڵت داوە خانمان زیاتر بەشداری بکەن لە ماڵەکەدا بەڵێ زۆربەی ئەو خانمان کە لەوێن توانم بڵێ من لە هەر سێ ڕەگەزەکە یاخود لە هەموو نەتەوەکانی جیاوازیەکەم نەکردووە تەنیا هەدەفی من ئەوە بوو ئافرەت بێنمە دەرەوە بڵێ باشە خات و هەنازەوەی کە باست کردیان بڵێ ئەم گرفتانە زیاتر بەستەوە بە شاری کەرکووکەوە ئەگەر بە شێوەیەکی گشتی باس لە ئەو گرفت و کۆسپ و تەگەرانە بکەین کە دێنە بەردەم خانمێکی بازرگان یاخود خانمێک کە بیوێ کاری بازرگانی بکە بە شێوەیەکی گشتی لە کوردستاندا گرفتەکان چین؟ گرفتی سەرەکی لەوەیە کە ئەدبینی ڕەگەزی بەرامبەر ئافرەتی بە شێوەیەکی تر دێتە بەرچاوی بۆ نمونە لە شوێنێکی بازرگانیە ناوەندێکی بە بازارکردنە پێویستی بە کۆمەڵێک کتاب هەیە پێویستی بە سەردانیکردنی کۆمەڵێک دەوایری فەرمی هەیە کاتێک سەردانی ئەو دەوایراناکەی من زۆر سپاسیانەکەم زۆر ڕێزمیان گرتووە زۆر پاڵپشتیمیان کردووە بەڵام لە هەموو شوێنێکیش ئەم شتە ناکرێ من لە شارەکانی تریش هاوڕێم هەیە و من لە هەولێریش مۆڵێکم لەلایە ینی لەوێ زۆر جیاوازترە کاتێک سەردانی دایرێک ئەەکەی ینی ئەوە نییە بڵێ ئەمە خزمەتە ئەمە ئافرەتە ڕێزی بگرم چۆن ئەڵێ ئەمە یەک بەیەکە زۆرێکی لە خاڵە هەرە ناخۆشەکان بڵێ کەواتە لایەنە ئیداریەکان و یان بڵێ مامەڵەکردنەکان بۆ کاری بازرگانی هیچ گرفت و ئاستەنگێکی نییە ناوەتە بەردەم ئێوەی خانمی بازرگان هەڵبەت خات و چنوور من یەک هەموو کاتێک یەک قسەیەکم کردووە مرۆڤ ئەکەوێتە سەر خۆی ڕەنگە منیش زۆر شتم بەسەر هاتۆ بەڵام خۆشبەختانە بەسەر زۆری شازاڵ بوومە ڕەنگە کەم شتێک بتوانێت ئەگەر ناو لە خۆت بنێ کەسێکی بازرگانی و تێکەڵی بازرگانی و چوونە دەرەوە و سیاسی ئەم شتانە بی ئەبێ هەڵبەت کەسێکی زۆر ناخ بەهێزبی هەموو شتێک نەتوانێت بدروخێنێ ڕەنگە منیش با بڵێم 3 ساڵ 4 ساڵ پێش ئێستا ئەم هەونازەی ئێستا نەبوومایە بەڵام بینینی زیاتر تەجروبەی زیاتر گەڕانی زیاتر تاقیکردنەوەی هەموو بوارە جیاجیەکان دوجار کەسێکی سەرکەوتوو چاونەترست لێ دروست ئەکا کە ئیتر سڵە هیچ شتێک نەکەیتەوە بەڵێ خات و هەنە زۆر جار ئەو خانمانی کە پۆستێکی بەرزیان هەیە پۆستێکی باڵان هەیە قسە لەسەر ئەوە دەکەن ئەڵێن پیاوان بە ئیهانی دەزانن کە ئەگەر ژنێک لەسەر خۆیانەوە بیاخود پۆستێکی باڵاتر لەوانی هەبێت و توانای لە پیاوان زیاتر بێت بۆ چوونی جەناب تاوەکو خانمە بازرگانێک چۆنە لەو بارەیەوە ئێوەش بە هەمان شێوە دەڵێن بە دڵنیاییەوە وایە ڕەنگە هەنێک مرۆڤ هەیە شەرت نییە تەنیا پیا بتوانێت شوێنێکی باش بەڕێوە بەرێ شوێنێکی بەرز بەڕێوە بەرێ ڕەنگە ئافرەتی شەبێ زۆر لەو باشتر ئەو توانایی هەبێ بەڵام نەوع غروورێتێکیانتیایە پێیان ناخۆشە و هەست ئەکەن لە ڕووی دەرونیەوە ئەکەون ئەگەر ئافرەتێک چۆنەڵی ئەمریان بەسەرا بکات یاخود بەڕێوەیان بەرێ و پلانیان بۆ دابنێ ئەو کێشێ لە هەموو شوێنێک هەیە
بەڵێ هەلا سەرەتای قسەکان تاماشت بەوەدا کە ژنان پاڵپشتی ژنان ناکەن هەمیشە ڕەنگە زۆر جار باس لەوە بکرێت کە پیاوان ڕێگرن یاخود گرفتن یاخود کۆسپ و تەگرن لە بەردەم پێشکەوتنی ژنانە بەڵام جانامتان ئاماژەتان بەوەدا کە ژنانیش پاڵپشتی ژنان ناکەن بەڵام ئەگەر ژنان پاڵپشتی ژنان بکەن ئەوە دەتوانن هەنگاوی زیاتر بەرەو پێشەوە بنێن و شان بەشانی پیاوان کاری بازرگانی بکەن یاخود بڵین پاڵپشتی ژنان بێتە هۆکاری سەرکەوتنی خانمێکی بازرگان. بە دڵنیاییەوە مرۆڤ کە خۆی هەوڵی بۆ خۆیدا سەر ئەکەوێت دڵنیان بەڵام زۆر باشتر لەوەی کە یەکگرتوو بن و بەیەکەوە سەر بکەوە نەک تەنیا یەک کەس سەر بکەوێت بەداخەوە لە وڵاتی ئێمەیە و ئافرەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جۆرە ناکۆکیەک هەیە بەگشتی لە نێوانیان کە حەز لە سەرکەوتنی یەکتر ناکەن بەداخەوە. من هەمیشە ئەڵێم ئەگەر زیاتر لە پشتی یەکتری بین زیاتر سەر ئەکەوین زیاتر بەرەو پێش ئەچین هیواداریشم ڕۆژە بگەینەوە ئاسێ ئەو جیاوازی جێندەرە نەمێنێ لە نێوان ژن و پیاوە زۆر شوێن هەیە زۆر پۆست هەیە متمانی پێ ناکەیت بۆچی متمانی پێ ناکەی بیدیتە دەست ئافرەتێک بۆچی متمانی پێکی بیدیتە دەست پیاوێک. بڵێ باشە خات و هاونا سەرمایە تا چەند گرنگە یاخود تا چەند کۆسپ و تەگەرەیە لە بەردەم خانمێکە ئەگەر بیەوێت ببێتە خانمێکی بازرگان ڕەنگە بیرۆکەکەی هەبێت یاخود بڵێ زەمینەیەکی لەباری بۆ ڕەخسابێت تەنها نەبوونی سەرمایەکە گرفت بێ بۆی ئایا سەرمایە و نەبوونی سەرمایە دەبێتە گرفت بۆ خانمێک ئەگەر بێت دەست باتە کاری بازرگانی زۆر جار باسەوە دەکەن کە ئەگەر خانمێکی بازرگان ئەو کارە بکات دەبێت کەسێک لە پشتیەوە هەبێت ئیتر ئەگەر کەسێکی سیاسی بێ کەسێکی حیزبی بێ کەسێک لە پشتیەوە بێیان سەرمایه‌دارێک لە پشتیەوە بێ ئینجا ئەو خانمە دەتوانێت دەست باتە کاری بازرگانی سەرمایە تا چەند گرنگە لەم بارەدا. دوو خاڵت بۆ ڕوون ئەەکەمەوە قسەکەت زۆر ڕاستە یەکەمین کەس ئەو کەسانن کە بەدڵنیاییەوە ئەبێ کەسێکی سیاسی کەسێکی باڵا لە پشتی بێ بۆی بتوانێت کار بکات. دووەمین کەسێک توانای هەیە زۆر لێ هاتووە زۆر زیرەکە خەڵکەی خۆی بە دوایە ئەگەڕێ بۆ ئەوەی کە بیکاتە بەڕێوبەری شوێنەکەی. ئەنی من بن باسی خۆم بکەم ئێسەکە لەو شوێنەیە بەڕێوبەرم حقەتەن هیچ مەسئولێک لە پشتی منە نەبووە وە شوێنەکە ناوەندێکی بازرگانی دەستەوە بەرهێنانە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە بەڵام تەجروبەیم خۆم شێوازی ئیدارەدانم هەموو ئەمانە بوونەتە هۆکارێک کە من بتوانم ئیداری ئەو ناوەندە بازرگانی گەورەی بەڕێوە بەرم. کەواتە هەردوو حاڵەتەکە هەیە. بەدڵنیاییەوە سەرمایە زۆر گرنگە بۆ ئافرەت ئەبێتە هۆی بەهێزکردنی لایەنی دەرونی ئافرەت. زۆر ئەوە خۆشە کاتێک ئافرەتێک بتوانێت لە هەر کایەکە بێ بۆ نمونە لە کات بۆ بەرهێنان بێ یاخود لە پەروەردە بێ لە پزیشکی بێت بتوانێت لانی کەم ئەگەر دەست ناداتە بازرگانی هەر کارێک بکە لە ماڵ بێتە دەرەوە. بوونی دارایی تاک تایخودی تارایی تاک زۆر لایەنی دەرونی مرۆڤ بەهێزەکە وای ئێکا زیاتر متمانەی بەخۆی هەبێ وای ئێکا کە لە ناو مەجلیسێکا دائنیشێت چونکە دەرەوە ئەبینێت قسەی پێەیە ئەتوانێت قسە بکات ئەتوانێت دەرچێتە دەرەوە ئەتوانێت بەشداری کۆبوونەوەی گرنگ بکات. بەڵێ باشە خات و هاوناز ڕەنگە زۆر جار لەگەڵ ئەوەی کە زمینێکی لەبار ڕخساوە لەگەڵ ئەوەشتا کە سەرمایەکەی ئاماژەمان پێدا سەرمایەکەش بوونی هەیە کەواتە هیچ شتێک ڕێگر نییە لەم نێوەندەیە بۆی کە خانمێک دەست بکات بە کاری بازرگانی بەڵام متمانە بەخۆبوونی خانمەکە بۆ خۆی یاخود جورئەتی ئەوەی کە دەست باتە ئەو کارە هەڵبەتە کاری بازرگانی بە شێوەیەکی گشتی سەرکەوتن و ڕوخانیشی تایە یان بڵێ ئەوەی کە نەتوانێت کە سەرکەوتنێکی باش بەدەست بهێنێ خۆی ئەو ئامانجێک کە هەوڵی بۆ دەدا لە سەرەتادا ئامانجەکەی بەدینێت متمانە بەخۆبوون یاخود جورئەت لە خانمەکەدا تا چەند ڕۆڵی هەیە لە سەرکەوتنی کاری بازرگانیدا. هەڵبەت ئەوەیکێکە لە خاڵە جوانەکان من سێ پرۆژەی تایبەتی خۆمم هەبوو و شکستم لێ هێنا ئەوە زۆر ئاساییە مرۆڤ تا شکست نەهێنێ سەر ناکەوێ فێر نابێ. من سێ پرۆژەی تایبەتی خۆمم هەبوو شکستیە نابەداخەوە و لایەنی دارایی زۆریش زەرمەند بووم بەڵام زۆر شتی نوێ فێر بووم وام لێ هات ئێستا زۆر پێشکەوتوترم زۆر زیرەکترم
من پێم باشە مرۆڤ کە سەرەتا دەست بە کار ئەکات و ببێتە بازرگان لەگەڵ کەسانی شارەزا ڕفتار بکات زۆر لەوە باشترە ڕاستەوخۆ و بەبێبوونی هیچ زانیاریەک پرۆژەیەکی تایبەت بەخۆی بکاتەوە. بەڵێ باشە خاتۆناس بۆچی تێگەشتنی کۆمەلگای کوردی بە شێوەیەکی گشتی و تەنانەت لە لای خانمانیش زیاتر هەوڵەکان بۆ دامەزراندنە لە کەرتی گشتی کەمتر بیر لە کەرتی تایبەت و کاری سەر بەخۆی خۆیان دەکەنەوە، یعنی تێڕوانینی کۆمەلگا بۆ کەرتی گشتی و گرنگیدان بە کەرتی گشتی و کارەکەی بۆ چێگەڕێتەوە؟ هۆکارەکەی بۆ ئەوەیە کە خێزانەکان ڕاستی شتێک بڵێم زۆر حەزیان لە کاری چۆنەڵێ زۆر هیلاکبوونی تیانە، چونکە بزنس پێویستی بە ماندووبوونێکی زۆرە، شەونەخۆنی زۆری ئەوێ، هیلاکبوونی زۆری ئەوێ، گەڕان و سرچی زۆری ئەوێ. بەڵام کەرتەکانی تر چۆنەڵێ پێی وایە دەوامەکەی دیاریکراوە، موچەکەی سابتە و مانگانە لە کاتی خۆیان دێ، بۆیە زیاتر سیقەی بەو لایەنەیە و سیقەی بەوە نییە. لانی کەم ئافرەتی بازرگان پێویستە بگەڕێت، دەرەوەی وڵات ببینێت، کۆبوونەوەی گرنگ بکات. جارێ بەداخەوە کۆمەڵگەی ئێمە هێشتا لە بازنەیە کاماوەتەوە کە پێی قوبوڵ نییە ئافرەت بەتەنیا گەشتێک بکات، بچێتە دەرەوە بەشداری کۆبوونەوەیەک، پانێڵێک شتێکی لەم بابەتە لە دەرەوەی وڵات بکە. بەڵێ باسی خێزانت کرد خات و هاوناس، هەڵبەتان لە دەرەوەی خێزانەکاندا پیاوان ئەگەر ململانی خانمانیشکەن لەبەر ئەوەیە کە لە کارەکەیان یاخو لە بواری بازرگانیان ململانی خانمان دەکەن، بەڵام لە نێو خێزانەکاندا بڵێ باوکەکان یا براکان ئەمانە چ ڕۆڵێکیان دەبێت لەم بابەتەدا یاخو لە پاڵپشتیکردنی خانماندا بۆەوەی کە بتوانن کاری بازرگانی بکەن و کارەکان بەسەرکەوتوی ئەنجام بدەن؟ هەڵبەت خات و چنوور منیش یەکێکم لە کچی یەکێک لە خێزانەکانی ئەم شارە و ئەم وڵاتە کە کەوتوتە ژێر تاسیری دابوونەریتی کۆمەڵایەتی، بەڵام خۆشحاڵانە ئێستا زۆر جیاوازە، زۆر گۆڕاوە. من سەرەتا کە دەستم پێ کرد لە ڕێکخراوەکانەوە دەستم پێ کرد، دواتر لە کاری ڕاگەیاندنم کردو و چوومەتە ناو حیزبە و کاری بازرگانیشم کردووە. هەموو هەمیشە ئەوەیان پێوتوم کە ئەو شتە مەکە لە دابوونەریتی کۆمەلگا با دەرنەچین، بەڵام ئەمەش دوجار کۆمەڵگەت بیرتەسکە کاتەوە. من پێم باشە ئافرەت هیچ شتێکی لە پیاو کەمتر نییە، بەڵام هیچ کاتێک شتێک نەکات کە شتێک بێتە هەر قسەیەک بێتە سەرناوەکەی، ئەوە هەموو شتێکە. من پیشانمدا کە من ئەتوانم چی بکەم بەڕووی خێزانەکەم، باوکم، هاوسەرەکەم، براکەم. ئێستا سوپاس بۆخوا زۆر متمانەیان بە منە و کارەکان یەکێکن لەو سەپۆرتەکانیشی کە کارەکانی من سەپۆرت دەکەن زۆر کەواتە پاڵپشتێکی باشن. باشە خات و هاوناس، ئێستا بە خۆشحاڵیەوە لە کوردستانە چەندین سنتەر هەن کە کار دەکەن لەسەر بەهێزکردنی پەرەپێدانی تواناکانی مرۆڤ بە تایبەت لە بواری کارگێڕی و بەڕێوەبردندا. ئەم سنتەرانە هەتا ئێستا چ ڕۆڵێکیان هەبوو لەوەی کە خانمی بازرگان پێ بگەێنن یاخود تا چەند توانیویانە ڕێگە نیشانی خانمان بزەن بۆ ئەوی کاری بازرگانی بکەن و لە بواری کاری بازرگانیدا سەرکەوتوو بن؟ هەڵبەت خاتون کۆلێژی بەعربی لەن ئیدارە و اقتصاد، ئەنی کارگێڕی و بەڕێوەبردنیشمان هەیە و ساڵانە خەریجێکی زۆریشیان هەیە، بەڵام ناتوانێت بەشداری لە بچووکترین کۆبوونەوە بکە. هەڵبەت ئەو سنتەرانەش چەند زۆر بنجێ خۆشحاڵێ، بەڵام ئەو کەسانی کە بەشداریەکەن ئایا بەڕاستی لە ناخەوە بڕیاریان داوە ببنە ئەو کەسی کە پێویستە ببن؟ ئایا بەڕاستی توانایان هەیە؟ مرۆڤ لە خۆیەوە بێ دەست پێ بکە. کە من لە خۆمەوە دەستم پێ کرد زۆر جار پێویستم بۆ سنتەرانەش نابێت، کە من خودی خۆمم بەهێز کرد پێویستم بە سنتەریش نابێت. بەڵام ئەگەر کەسێکیش خات و هاوناس مەبەستی کارەکە نەبێ و ئامانجێکی نەبێ لە کارەکە، ناچێتە سنتەرێکی یاوە و بۆی کە بەشداری ئەو خولانە بکاتە پەرە بە تواناکانی خۆی بدات. هاتون بەشداری سنتەر ئەکرێەوە جێ خۆشحاڵیە، بەڵام ئەبێ لە ناخی خۆیەوە ئەو کەسە بەخۆی بڵێ کە ئیتر تەواو من هەڵبەت کە چوویتە دەرەوە نابێت ئینسانێک بیسڵ لە هیچ بکەیتەوە، لە هیچ بگەڕیتەوە، لە هیچ ئیشێک، هیچ شوێنێک، لەگەڵ هیچ نەتەوەیەک. ئەبێن بڕیارانە لەگەڵ خۆت بدەیت. من جیا لەلایەنی حزبیم زۆر جار لەگەڵ نەتەوەکانی تری شادا ئەنیشم دەرئەکەوم
ئەگەر من بازرگان بم لایەنە حیزبەکەشم وەلاوە ئەنێم ئەوە بازرگانیە. بەڵێ کەواتە سنتەرەکان ڕۆڵی باشیان هەیە ئەو ڕاهێنەرەکانیش ڕاهێنەری باشن بەڵام دیسانەوە جارێکترە ئەکەوێتەوە سەر خودی خانمەکە بۆکەوێتە سەر مرۆڤەکە خۆی تا چەند جورئەتی هەیە و تا چەند متمانی بەخۆی هەیە. خات و هاوناز وەکو لایانی حکوومەت یاخود وەکو لایانی پەیوەندیدار ئەوان تا چەند هاوکاری خانمان بوون و ئەگەر هاوکار نەبوون یاخود هاوکاریەکانیان وەکو پێویست نەبووە پێویستە چی بکەن بۆ خانمان بۆی کە هاوکاریان بکەن پاڵپشتیان بکەن بۆی کە بتوانن خانمانیش لە بواری بازرگانیدا هەنگاوی زیاتر بەرەو پێشەوە بنێن و سەرکەوتو بن لە کارەکەیاندا. هەڵبەت ئەوەجی خۆشحاڵیە من لە کەرکووک بۆ حکمی کارەکەم ڕۆژانە سەردانی زۆر فەرمانگەی گشتی یەکەم بۆ بەڕێوەبردننی کارەکانمان وەکو مۆڵێک ئەوە زۆرجی خۆشحاڵیە کە زۆر پێیان خۆشە کە من ئەچمە ژوورەوە ئافرەتێکم و بەڕێوەبەرم زۆر پێیان خۆشەوە زۆر سەپۆرتی منەکەنەوە چەند جاریش ئەکیید لەوە ئەکەنەوە هەرچیەکت پێویست بێ سەپۆرتت ئەکەین یارمەتیت ئەدەین لەبەر ئەوەی کە خانمێکی ترمانی ئەوە زۆر جێ خۆشحاڵیە. بەڵێ زۆر سپاس خات و هاوناز مادومان کردی سپاس بۆ خانمە بازرگان هاوناز جاف کە بەڕێزیان بەڕێوەبەری کەرکووک مۆڵن و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کەرکووکۆ لەگەڵ ئێمەدا ئامادە بوون.